ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ لایفێکی دیکە هیوادارم هەر هەمووتان ساغ و سەلامەت بن تکایە ئەو هاوڕێیانەی لەسەر خەتەن شتێکم بۆ بنووسن تاوەکو بزانین دەنگ و ڕەنگ و شتێک باشە تاوەکو دەست بە و لایفە بکەین. سەرەتا دەمەوێ ئەوە بڵێم کە 2 ڕۆژ بوو نەمتوانی بێمە خزمەتتان بەهۆی ئەوەی هەندێک کاری تایبەتم هەبوو لە ئێستاوە داوای لێبوردنەکەم و دەزانم کاتێک مرۆڤ 1-2 ڕۆژ لایف نەکا و یانیش هیچ بەرنامەی نەبێ بینەرەکانیشی کەمتر دەبنەوە. ئەمەش کارێکی ئاساییە، بەڵام ئیتر لەگەڵ ژیان هیچمان بۆ ناکرێ ناچارین هەموو شتەکان بەیەکەوە بکەین. مرۆڤ هەم ماڵ و منداڵی هەبێ هەم کاری شخصی هەبێ، ئیتر ناچارە جاروبار یەکێکیان بکاتە قوربانی ئەوەی دیکە. من هەوڵەدەم هەردوولایەن بە ئەساس وەربگرم، بۆیە داوای لێبوردنەکەم کە 1-2 ڕۆژ نهاتمە خزمەتتان و تا ڕادێک ئەتوانم بڵێم بینەرانی ئەو کەناڵەش کەمتر دەبنەوە ئەگەر مرۆڤ 1-2 ڕۆژ زیاتر بەرنامە نەکاوەیانیش بەرهەمی نەبێ. بە هەر حاڵ هاوڕێیان تکایە چرکەیەک لەسەر زەنگوڵەکە لێ بدەن، هیوادارم هەمووتان باش بن، چرکەیەک لەسەر زەنگوڵەکە لێ بدەن لەسەر کەناڵی یوتیوب تاوەکو دەست پێ بکەین. هەر وەکو دەزانن ئیتر نەگەیشتە 4 ڕۆژ ئاگربەستەکە دووبارە ڕاگەیەنرا، یعنی شەڕ مۆڵەتی 48 سەعات، پاشان درێژکردنەوەی مۆڵەتی 48 سەعات بۆ 5 ڕۆژ، پاشان درێژکردنەوەی 5 ڕۆژ بۆ 10 ڕۆژ، دووبارە دەستپێکردنەوەی شەڕ، دووبارە دەستپێکردنەوەی 48 سەعات، دووبارە دەستپێکردنەوەی 2 حەوت و ئاگربەست. ئەمەش لە سەرەتای شەڕەکەدا باسمان کرد. لە سەرەتای شەڕەکەدا شتێکمان باس کرد، نازانم ئەو هاوڕێیانەی لێرەنا بە بیریانەیان نا ویانیش ئەمەیان بینی یان نا، کە ئێران بە هەر شێوەیەک بێ دەتوانێت گەروی هورموز دابخە. ئێران بە هەر شێوەیەک بێ ئەتوانێت زەبرێکی کوشندە لە ئابووری جیهان بە گشتی بدە کە لێیدا لە ئەوڕۆپاوە هەتاوەکو دەگاتە ئاسیا، لە ئاسیاوە هەتاوەکو دەگاتە ئەمریکا. ئێران بە هەر شێوەیەک بێ لە کاتێکدا ئەو زەبرانە دەوەشێنێ ئامانجێکی سیاسی و استراتیژی دەپێکێنێ، ئەویش دووبەرەکی دەخاتە نێوان جیهان و ئەمریکا لەلایەکی دیکە هاوڵاتیانی ئەمریکا لەگەڵ بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپ. وە لە هەمان کاتدا باسمان لەوە کرد ئەگەرچی چین و رووسیا بە هیچ شێوەیەک نایەنە ئەو شەڕە، هۆکاری خۆیان هەیە، چین بە هیچ شێوەیەک سیاسەتی شەڕی نییە، ئەگەر پشگیری چەکداری لایەنێکیشی کردبێ و یانیش بیکە هیچ کات بە ئاشکرا نەبووە، زۆر 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 بەنهێنی بووە و رووسیاش لەو سەردەمانەدا کەوتۆتە ناو شەڕی ئۆکرانیا، هەتاوەکو شەڕی ئۆکرانیا کۆتایی پێنێ، چاوەڕێ ناکرێ ئەوەی خڕۆشۆف کاتی خۆی لە ساڵی 62-63 بوویان 67 بوو بەبیرم نەمایە، بەڵام قەیرانی یەکەمی نوکلەری جیهان کاتێک ئەمریکا کوبای ئابلۆقەدا خڕۆشۆف چوو چەند کەشتێکی جەنگی یەکێتی سۆڤیەتی بردن، سوپای ئەمریکای لەناو ئاوەکەدا ئەمجارە گەماڕۆدا و هەڕەشەی بەکارهێنانی چەکی نوکلەری کرد، ئەمریکا ناچار بوو کشایەوە. ئێستا کە رووسیا لەو ئاقارەدانیە، چونکە رووسیا لە شەڕی بە شەڕی ئۆکرانیەوە خەریکە، بەڵام رووسیا هەم سوودی لەو قەیرانە بینی و هەم رووسیا لە پشتەوە یارمەتیەکی زۆری ئێرانیدا. بەگشتی ئێران هەتاوەکو ئێستا من ئەمڕۆکە گوێم لە زۆربەی زۆری پسپۆرانی CIA و ناتۆ و MI6 و لایەنە ئیستیخباراتیەکان کرد، ئەوانەی کە بەشداریان لە بەرنامەکەیان کردووە، ئەڵێن زۆر زۆر لە 15%
موشک و دڕۆنی ئێرانی پەک خراپێ و ئەمەش کارەساتێکی زۆر زۆر گەورەیە لە بۆ ئیدارەی ئەمریکا کەواتە ئیدارەی ئەمریکا ئیسرائیلیش لە ناویدا جگە لە وەستاندنی جەنگەکە هیچی دیکەیان پێ نابڕێ هیچی دیکەیان پێ نامینێ ئەوان هەڕەشەی سڕینەوەی شارستانیەتی ئێرانیان کرد بەڵام شارستانیەتی ئێران شارستانیەتی هەموو مرۆڤایەتێ نەوەک بەتەنیا ئێرانیەکان ئەوەی ڕۆژێک لە ئێران ژیابێ لە ئێران گەورە بوو بێ باوک و دایک و داپیری لە ئێران گەورە بوون بەڵکو شارستانیەتەکان ئەگەر بە شێوەیەکی عاتیفیانە بیر نەکەینەوە ئەگەر جووتە لێ نەدەین ئەگەر کاردانەوەی شێت و شورانەمان نەبێ شارستانی مڵکی هەموو جیهانە مڵکی هەموو مرۆڤایەتیە نەمڵکی دەوڵەتێکە و نە دەوڵەتێکی دیکەش ئەتوانێ بڵێ من جەنگم هەیە ئەم شارستانیەتە ڕەش دەکەمەوە ئەوە لایەنی ئەخلاقی لە لایەنی سیاسیەوە من شارستانیەتی ئێران ڕەش دەکەمەوە واتە هیدار لەسەر بەرد نایڵم ئەوە مانای ئەوەیە من ئەوەی هەتا دوێنێ دژی ئەم ڕژێمە بووە ئەوەی چند ساڵە لە دەرەوە دەژی لە دژی ئەم ڕژێمە دەمجی دەکەم لەگەڵ ڕژێمەکە هەموو خەڵک دەکەمە یەک و یەکێتیەکی پتەوی ئێرانیەکان دروست دەکەم هەر لە بۆ هەندێ ترامپە شێت هەرچی کردی بۆی نەکرا لە دواییدا ئەوەی ئێستاکە ڕوو ئەدا ئەمە خۆی لە خۆیدا پیلانی ترامپەشێت پەنای بۆ CIA برد CIA پەنای بۆ پاکستان برد و پاکستانیش داوای لە ئێران کرد بۆ ئەوەی ئاگربەستەکە ڕابگەینێ و ئێرانیش ئێستا کە خۆی خستۆتە سەر پشت دەخاڵی داناون لەسەر مێزەکە ئاڵێ دەبێ لەسەر ئەو دەخاڵانە گفتوگۆ بکرێ جا دەخاڵەکانی شوا بزانم زۆربەی زۆرتان بینیوتانن لەو دەخاڵانەدا ئەمریکا قبولی بکە نابێ قبولیش نەکە ئاگربەستەکە نابێ و باسمان لەوە کرد هەموو دنیاش هەڵسێ ناتوانانی گەڕووی هورمز بکاتەوە گەڕووی هورمز ناکرێتەوە شەڕێکی کەش دە شەڕی دیکەش دەست پێ بکەنەوە گەڕووی هورمز ناکرێتەوە و کەسێک لە ناوخۆ لە بەرامبەر ئەم ڕژێمە هەڵناستێ هەتاوەکو جەنگ هەبێ هەتاوەکو یەک فیشەکیش بتەقی ئەمە تەبیعاتی دەوڵەتە تەبیعاتی شەڕە تەبیعاتی شارستانیەتەکانە و ئەمانەی جووتە داوێن وەکو مامۆستای زانکوێ لە سلێمانی هەیە ئەمری خۆت و زانکۆکەی سلێمانیشت نەمینێ کە تۆی تاعین کردووە ئەتۆ بڵێ شیعە کوا شارستانیەتی هەیە ئاخر هەموو تەمەنی شیعە 600 ساڵە تەمەنی ئێران چەندە 5,000 ساڵە تەمەنی شارستانیەتی ئێران 5,000 ساڵە ئەتۆ وەرە بەشەر مامۆستای زانکۆبی ئەوەندە ئەحمەقبی لە کاتی جووتە لێداندا نەزانی جووتەکەش لە بۆ کوێ داوی بڵێ کوا ئێران کوا شیعە شارستانیەتی هەیە وەکو بڵێ هەموو مێژووی ئێران مێژووی شیعە بێ جا ئەمانەی دیکە کە لە سەرەتاوە وەکو ئێمە بیریان نەکردەوە زۆر پەلەپەلیان دەکرد بە پێی هەست و ئارەزوەکانیان ئەجوولانەوە بە هیچ شێوەیەک سیاسەتی نێودەوڵەتی جیۆپۆلەتیک جوگرافیا سەردەستی جوگرافیا حاکمیەتی جوگرافیان لەبەرچاو نەدەگرت ئەمڕۆکە کەوتونەتە ناو چاقبەستویەکی دەرونی زۆر زۆر گەورە بە ڕاست و چەپ دەڕشێنەوە دوێن بە ڕاست و چەپ دەدەن وەکو سەردەمی ڕیفراندۆم چۆن جووتیان لێدا هەر کەسێک گوتبەیکە کە ڕیفراندۆم خراپە بۆ ڕیفراندۆم دەکەی لە چیت کەمە چ پێویستەکە ڕیفراندۆم بکەی جووتەی لێئەدا ئێستاکەش بە هەمان شێوە داوای لێبوردنەکەم کە بۆ زمانە قسە دەکەم بەڵام ئەوانەی کەوەهایان بیر دەکردەوە جگە لەو زمانە بەداخەوە زمانێکیکە تێناگەن چونکە لە ماوەی چڕ ڕۆژدا لەو کەناڵە و لە سەدان کەنالی دیکە خۆ ئەم جۆرە قسانە کراون کەکە ئێران عراق نییە ئێران سووریا نییە ئێران لیبیا نییە ئێران شتێکی دیکەیە شتێکی تایبەتە لە بۆ هەندێش تەماشا دەکەین هیچ لەو ئاواتانەی کوردەکان و فارسەکان و ئەزەریەکان و عەرەبەکان و بەڵ و جەکانی دژی ڕژێم
پێک نەهات وا دیارە هەمویان وها بیر ناکەنەوە ئۆپۆزیسیۆنی ئیرانیمان هەیە زۆر زۆر عاقڵە زۆر زۆر زیرەکە و خاوەنی زانیاریە ئۆپۆزیسیۆنی ئێرانیمان هەیە ئەڵێ بە هیچ لە سەرەتاوە دەیگوت ئەم شەڕە ئێران بەهێز دەکا ئەم شەڕە بۆ ئەوە نەکراوە ئێران بڕوخێنێ ئەم شەڕە بۆ ئەوە کراوە بۆ ئەوەی ئێران نەڕوخێ ڕاستش دەکا ئەگەر ئەم شەڕە نەکرابە بەڕاستی ئەو ئێرانە ناڵێن دەڕوخە بەڵام ئەو ئێرانە دەگۆڕدرا لەمەوەی 1-2 ساڵدا چونکە هیچ کەس نەبوو لە دژی ئەو ڕژێمەنێتە سەرجادا جگە لە ئەلیتێکی زۆر زۆر کەمی پاسداری مافیایی هیچ کەس نەبوو لەگەڵ ئەو ڕژێمە ئێستاکە من خەڵک دەناسم دوێنێ لە کەنەدا گەڕاوەتەوە لە ڕێگەی تورکیا گەڕاوەتەوە ئەمڕۆکە لە بەرامبەر سنتەری نوکلەری ئێران ڕاوەستاوە ئەڵێ ئەگەر ئەمریکا دەیەوێت لەو سنتەرە بدا با سەرەتا لە من بدا من بکوژێ هونەرمەندیشە شاعریشە وە دژی ڕژێمیشە 40 ساڵە لە دەرەوەیە ئەڵێ 40 ساڵە دوای 40 ساڵ جاریەکەمە گەڕاومەتەوە ئەخراومە یەکیان درۆ دویانیان درۆ سەیانیان درۆ یەکیان جاسیغا دوانیان جاسیغا سەیانیان جاسیغا یەکیان محوەری مقاومە دوانیان محوەری مقاومە سەیانیان محوەری مقاومە لە بۆ هەندێ پێوانەیەک هەیە لە بیرکردنەوەدا ئەو پێوانەیە زۆر زۆر ئەساسە و مرۆڤەکان دەبێ ڕەچاوی بکەن ئەویش ئەوەیە لە کاتی هەر قەیرانێکدا بەپێی هەستەکانت مەجوولێەوە ئێمە دەزانین هونەرمەندمان هەیە هەموو هونەرمەند نا ئەو هونەرمەندانە کە لەسەر بابەتی سیاسی و سۆسیۆلۆژی قسە دەکەن من باسی ئەوان دەکەم ئەوانە جگە لە هەست و هەستێکی فاشیستانە هیچی دیکە نازانن بڵێن لەسەر سیاست مرۆڤ نابێ وەها بیر بکاتەوە مرۆڤ دەبێت لەم جۆرە بابەتانەدا حیسابێک لە بۆ شارستانیەت بکە سەرەتا حیسابێک لە بۆ ئەوەی بەرامبەر بکە حیسابێک لە بۆ جیۆگرافیا بکە ئەو جوگرافیایە لە چ منتەدیقێکەوە ئەتوانێ حاکم بێ ئەتوانێ بڕیار بدا ئەتوانێ بڕیار نەدا پاشان لە بواری جیۆپۆلیتیکەوە ئینسان بیر بکاتەوە و لە دواییدا لە بواری جیۆسیاسی مرۆڤ بیر بکاتەوە باشتر دەبێت هەر لە بۆ هەندێ ئەو بابەتە تەماشامان کرد نە لە بۆ گروپەکەی ئەپشتاین هەڵگیرسێنەرانی شەڕ نە لە بۆ ئیدارەی دۆناڵد ترامپ نە لە بۆ ئیدارەی نەتەنیاهۆ و نە لە بۆ ئەوانەی کە بە هەست و سۆزەوە دەیانویست ئاواتەکانیان بێتە دی هیچ شتێکی نەهاتە دی کە چەند مەرجێک بوون سەرەتا یەک ڕژێم چێنج بوو نەخێر ڕژێم لە جاران پتەوتر بوو ئەوانەی تۆزێک بیریان دەکردەوە تۆزێک ئامادە بوون لە بۆ گفتوگۆ وەک لاریجانی و ئەوانە لە ناو بردران دەیان گوت زیرۆ نوکلەر ئێستاکە لە مادەی 3 یان 4 ئەو بەندانەی کە پێویستە گفتوگۆی لەسەر بکرێ ئێران ئەڵێ بەرهەمهێنانی وزەی نوکلەری گفتوگۆی لەسەر ناکرێ گفتوگۆی لەسەر ناکرێت جاران ئامادە بوو لە 2015دا لە بۆ ئۆباما هەموو تەنازولێکی کرد هێنایە لە سەدا 3 ئێستاکە ئامادە نییە وە لە هەمان کاتدا مەسەلەی درۆن و موشەکەکان بە هیچ شێوەیەک ئێران ئامادە نیە تاویزی لێ بدە لە هەمووی گرنگتر ئەو هورموزەی کە پێشتر خەڵک تێیدا دەپەڕیەوە بەلاش ئێستاکە لە بۆ هەر کەشتێک 2 ملیۆن دۆلاری دەوێت هەر کەشتێک 2 ملیۆن دۆلاری خوێنەدا لەوێ ناپەڕیتەوە بەو 2 ملیۆن دۆلارە
ئێران لە 6 مانگدا دەبێتە دەوڵەمەندترین وڵاتی جیهان. لە هەمان کەدا دەیەوێ هەموو ئابلۆقە ئابوووریەکان کە ئەمریکا لەسەری داناوە هەڵبژیرن. ئینجا ئامادەیەک گەروی هورموز بکاتەوە، ئەگەرنا نایکاتەوە. ئەتۆ چی دەکەی؟ چی دەکەی؟ وەرە پێم بڵێ چی دەکەی؟ وەکو ترامپ شارستانیەتی ئێران ڕەش دەکەیەوە لەسەر زەوی، هەموو دنیا ڕوبڕوود دەبێتەوە و هەموو دنیا یەک دەبێت لەگەڵ ئێران. سەجی سەگ بە شارستانیەتی ئێران شارستانیەتی منیشە، شارستانیەتی ئەمریکیەکە، شارستانیەتی مادە، شارستانیەتی ئیسپانیەکیشە. چه ئەمەت لێ قبول دەکا؟ چیەکەی هەنی؟ بۆمبی نوکلەری لێ ئەدەی؟ چەندی لێ ئەدەی؟ دەبێ 50 لێ بدەی، 50 لێ ئەدەی تەواو. ئەو کاتە پوتینی چەند بۆمبێکی نوکلەری لە کیفەدا، ئەو کاتە چاینش بۆمبی نوکلەری لە تایوان بدە. چۆن دەبێەوە؟ شتێک لەسەر نامینێ. هەر لە بۆ هەندێ دەوڵەتی قوڵی ئەمریکا ترامپی ناچار کرد ژەهرە مارەکە بخوا و بەو شێوەیە زڕتە زڕتێک بکە لە مێدیاکاندا کە گوایە ئەمان سەرکەوتن بەشکەم چەند ملیۆن ئەمریکیەکی ئەحمەق دەنگی پێ بدەنەوە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی مانگی 11 سەرکەوتن بەدەست بێنێ. بەڵام ئەوە خەون و خەیاڵێکە لە ئێستاوە کۆنگرێسی لەدەستدا بابزانی سێناتش لەدەست ئەدا یان نا و گرنگیش نییە سێنات لەدەستدا کە کۆنگرێست لەدەستدا ئەتۆ مەلی بێباڵی ئەتۆ ناتوانانی یەک بڕیار وەکو دۆناڵد ترامپ بدەیت. خۆی لە خۆیدا بڕیاری ئەو شەڕە بڕیارێکی ئیلەگاڵە، بڕیارێکی نایەساییە لە چ وڵاتێکدا ئەتۆ بۆت هەیە بە کەیفی خۆت وەکو سەرکردە بڕیاری شەڕ بدەی و لە بۆ پارلەمان نەگەڕێەوە. لە چ وڵاتێک؟ ئەردۆغان شتیوای نەکردووە. تۆ چۆن دەکەی؟ هیتلەر شتیوای نەکردووە. تۆ چۆن دەیکەی؟ پاشان ئەو بڕیارەی نەتەنیاهۆ سوپا ئازادە سەرپشکەلەوەی فەڵستینیەک بکوژەیان نەیکوژێ، ئیعدامی بکە لە جادە یان نا. هیتلەری شتیوای نەکردووە. زۆربەی زۆری ئەوانەی هیتلەر دەیکوشتن لە ڕێگەی دادگاوە بووە. هەر لە بۆ هەندێک لە نورنبێرگ بوو لەکوێ بوویت بەناودەنگە لە بۆ مەسەلەی دادگای نازیەکاندا، هەرچەندە ئەوە ڕەوایەتێکی تێدا نییە لە دادگات و خەڵک بکوژی ویانیش وەکوتر بیکوژی. بەڵام ئەوەی نەتەنیاهۆ ئێستاکە دەیڵێ هیتلەر نەیکردووە کە نەتەنیاهۆ ئیسرائیلە خوێڕیەکەت لەسەر بنەمای گوایە هیتلەر جینۆسایدی کردووە، هیتلەر جینۆسایدی کردووە، ئەتۆ ئەو ئیسرائیلەت دروست کردووە. و ئەمانە کێشەی زۆر زۆر گەورنە و ئەمە وا دەکات جیهان لەمەودوە بۆ پێش 28 مانگی ڕابردوو نەگەڕێتەوە. نەجیهان نەناوچەکە نەکەندا و لە بۆ ئەوە ناگەڕێتەوە جارێکی دیکە و ئێمە پێویستە لەمەودوە فێر ببین لە بۆ هەر بابەتێک بەهەستی بیر نەکەینەوە. ئێستاکە بەپێی زۆربەی زۆری چاودێرانی استراتیژی چاودێرانی پەیوەندیەکانی دەرەوە ئێران بەڵێ بریندارە، ئێران بەڵێ زەبری خواردووە، بەڵام ئێران سەرکەوتووە لەبەر ئەوەی ماوەتەوە ڕژێم چێنج نەبوو. جگە لە ڕژێم چێنج لەبەر ئەوەی کلیلی دەرگای گەروی هورمزی لەدەستدایە و ئەگەر پێویست بکە کلیلی بابلمەند دەبیش ئەتوانێ بخاتە دەستی خۆی. گومانێکی زۆریش هەیە سەبارەت بەوەی ئێران ڕازی دەبێت بە کۆنتڕۆڵکردنی بەرنامە ئەتۆمیەکەی یان نا و لە هەمان کاتدا عەیارکردنی کورتکردنەوەی ماوەی موشەکە بالیستیکیەکانی.
ئێستاکە لە ناو ئێراندا لە دوای 28 مانگی ڕابردوودا لە دوای هێرشەکاندا زۆربەی زۆری گفتوگۆکان لە بۆ ئەوە دەچن ئەگەر ئێمە دوو بۆمبی نوکلەریمان هەبوایە لێیان نەئەدەین ڕاستیش دەکەن بۆ لە کۆریای باکوور نادەن تاوەکو ئێستا لەبەرەوەی بۆمبی نوکلەری هەیە لەبەرەوەی بۆمبی نوکلەری هیچی دیکە نییە ئەگەر لە ئێستاوە زۆر لە مێژ بوو لە کۆریای باکووریان دابوو بەڵام لەبەرەوەی بۆمبی نوکلەریە لێی نادەن ئایا ئێرانیەکان من لەگەڵ ئەوەدانیم هیچ کەس بۆمبی نوکلەریابی من کە قسە ئەەکەم بەوە تێمەگەر من باسی هەستی خۆم دەکەم من بە هیچ شێوەیەک باسی هەستی خۆم ناکەم لە بۆ هیچ بابەتێک لە بۆ ئەو بزوتنەوەی کە 15-16 ساڵ چەکم بۆی هەڵگرتووە و 3-4 جار لەسەری بریندار بوومە من بە هەستی قسە ناکەم لەسەر هیچ بابەتێک من بە هەستی قسە ناکەم بۆیە وا تێمەگەن کە ئێوە خۆتان هەستین بە هەستی قسە دەکەن خەڵکێکی دیکەش هەستی قسە دەکەن من لە ڕوانگەی خۆمەوە قسە ناکەم من شیکردنەوە دەکەم زۆر زار خۆم دەخەمە ناو دڵی ئەوەی بەرامبەر من لە جێگای ئێرانیەک بم ئەو ڕۆناسبێت چەکی نوکلەری دروست دەکەم هەرچەندەم وەکوتم من لەگەڵ چەکی نوکلەریدانیم بەڵام ئەو بڕیارەی ترامپ دای ئەو بڕیارەی نەتەنیاهۆ دای ئێران بەرەو بەڕاستی بەرەو ئێرانێکی خاوەنی چەکی نوکلەری دەبا یەننا ئەمەیان جێگەی گومانە بەڵێ ئاگربەستەکە زۆر لەرزۆکە و بە تایبەتیش مەسلەی لوبنان و ئیسرائیل هەتاوەکو ئێستاش من بەخۆم هیچ پێشبینیەکم لە بووی نییە ئیسرائیل ڕەنگ بێ بە ناچاری واز لە ئێران بێنێ ناچارە بەڵام واز لە لوبنان دێنێ ئەمەیان جێگەی پرسیارە و ئێران تا چ ڕادەیەک لوبنانیش وەکو پاکێجێکی ناو ئێران تەماشای دەکە ئەمەشیان جێگەی پرسیارە هەرچەندە پزیشکیان وا ئەڵێ بەڵام لە گفتوگۆکاندا وا دەرەکەون یان وا دەرناکەون ئەمانە هەمویان جێگەی پرسیارن وەیانیش ئیسرائیل لە تەواوی لوبنان دەکشێتەوە دان بە سەروەری ئاسمانی و زەوی لوبنان دەنێ لە بەرامبەر ئەوەدا حیزبوڵڵا چەکەکانی دائەنێ ئەمەیان بابەتێکی دیکەیە چونکە لە ماوەی ئەو ساڵ و نیوەدا حیزبوڵڵا هەتاوەکو هێرشەکانی ئەم دواییەی سەر ئێران حیزبوڵڵا هێرشی نەکرد بۆ سەر ئیسرائیل ئەوەی هێرشی دەکردە سەر ئەوەی هێرشی دەکرد ئیسرائیل دەکردە سەر حیزبوڵڵاش بە هیچ شێوەیەک وەڵامی نەدەدایەوە بەڵام دیار بوو لە ژێر زەوی خۆی پێدەگیان خۆی دروست دەکردەوە هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد لە هێرشی زەویدا هەتاوەکو ئێستا جگە لە وێرانکردن جگە لە کوشتن جگە لە تەقانەوەی پرد و مزگەوت و خان و چاخانە و هوتێل و ئەم جۆرەشتانە ئیسرائیل هیچی دیکەی بۆ نەکراوە و حیزبوڵڵا لەسەر زەوی بەرگریەکی باش دەکات دووسێ هاوەنی بێمەعنا داوێ بەڵام هەموو سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل بەخۆیەوە خەریک دەکا و بە ملیاران دۆلار زەرەر لە ئیسرائیلەدا هەتا کەی ئەمەشیان جێگەی دیار نییە هیوادارم ئەویش بەشێک بێت لە ناو پاکێجەکە و بەو شێوەیە ئیسرائیل ناچار بکرێ لە سەرخاکی لوبنان بە تەواوەتی بکشێتەوە و واز لە سەروەری لوبنان بێنێ لە بەرامبەر ئەوەشدا حیزبوڵڵا چەکە بێمعناکانی دابنێ بەمە بە تەنیا ئەکرێ مرۆڤ هەندێک بەرچاوی ڕوون بێ ئەگەر نا بەرچاو ڕوونیەک لە لای منەوە نییە بەڕاستی مەسلەی لوبنان هەتاوەکو ئێستا دیار نییە دەبێتە باسێک لە گفتوگۆکان یان نا ئەمەیان دیار نییە و هەروەکوتم ئێرانیەکان سوورن لەسەر ئەوەی لەمە دووە لەگەڵ عومان باج لە هەموو کەشتەکان وەردەگرن و ئێستا کە ئێرانیەکان لەگەڵ عومان لە ناو جم و جۆڵێکی زۆر گەورەدان یاسایەکی نوێ لە بۆ هەرێمی کەنداو دروست دەکەن و کەنداو دەبێتە ناوچەیەکی کۆنتڕۆڵکراوی ئێران و عومانیەکان هەر کەشتێک لەوێ بڕوا دەبێت پارەی خۆی بدە
بە پێچەوانەی ئەوەشەوە لە هەمان کاتدا دەبێ ئەمریکیەکان هەبوونی خۆیان لە کەنداوکەم بکەنەوە بکشێنەوە و لە هەمان کاتدا ئەمەشیان جێگای پرسیارە لەمە دووە وڵاتانی کەنداو چی دەکەن. وڵاتانی کەنداو چەند بژاردەیەکیان لەبەر دەستدایە. یەک لەوانە لە هەمووشی گرنگتر بەتەنیا ئەمەیان باس بکەم بەس چونکە لە هەمووی گرنگترە، ئەویش هێزێکی ناوچەیی خۆیان، واتە هێزێکی ناوچەی ئیسلامی و عەرەبی ساز بکەن، ڕەنگ بێ لەمەدا بتوانن سەرکەوتوو بن و ئەمە لە بەرژەوەندی هەموو هێزە گەورە هەرێمیە ئیسلامیەکانی ناوچەکەیە، وەکو مەسر، پاکستان و تورکیا. دەتوانن لەگەڵ وڵاتانی کەنداو بە پارەی وڵاتانی کەنداو ئەم هێزە دروست بکەن لە بۆشایی غیابی ئەمریکادا. بەڵام من بەڕاستی لە مەودووە گرنگێکی جیۆپۆلۆتیکی ئەمریکا لە ناوچەکە نابینم. ناڵێم ئەمریکا کەنداو بەجێ دێڕی بە تەواوەتی دەکشێتەوە، بەڵام قودرەت و سەنگینی ئەمریکا لە ناوچەکەدا کەم دەبێتەوە. دەمەوێ لە کۆتاییدا باس لە بابەتێک بکەم، ئەویش گەرووی هورموزە. گەرووی هورموز بە هەندێک لە ڕوانگەی شیعەوە تەماشای بکەین، لە ڕوانگەی مێژووی شیعیەوە تەماشای بکەین. هەمووتان کە دەرسی ئاینیتان خوێندووە وابزانم شەڕی سێفینتان بیستووە، 6,057 زاینیە وانە، بەڵێ وابزانم ئەو سەردەمەیە و ئەمە یەکێکە لە بەناوبانگترین جەنگە ناوخۆییەکەی ئیمپراتۆریەتی ئیسلامی کە ململانەیەکی زۆر گەورە بوو و بە فیتنەی یەکەم لە ناو ئیسلامدا دروست دەکرێت. یەکەمین شەڕی ناوخۆی ماڵی ئیسلامیە کە لە نێوان هێزەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵب خەلیفەی چوارەم دژی معاویەی یەکەم واتە والی شام ئەنجامدرا و ناکۆکیەکە لەسەر شەرعیەتی خەلافەتی عەلی و داواکاری دادپەروەری بۆ تێرۆرکردنی خەلیفەی پێشوو عوسمان بوو. دوای چەندین ڕۆژ لە شەڕێکی زۆر خوێناوی بە چەقبەستوویی و نێوبژیوانیەکی مشتومڕاوی کۆتایی هات، لە کۆتایی بووە هۆی جیابوونەوەی هەمیشەی نێوان شیعە و سوننە. بەڵام لەو شەڕەدا لە جەنگی سێفن عەلی سەردەکەوێ بەسەر مەعاویە، سەردەکەوێ و دەوروبەری چادرەکان و خێمەکانی مەعاویە بە تەواوەتی دەگرێ، هیچ کۆنتڕۆلێک تەنانەت چوونە دەرەوە چوونە سەرکانیش دەبێ بە پرسی عەلی بێ. ئیتر عەلی لە کۆتاییدا لەگەڵ ئەوەی کە نێوبژیوانەکان موسڵمانەکان دەگەنە لای و زۆر تکای لێ دەکەن و کتابەکانی ئایەتی قورئانی نیشان دەدەن، ناچار دەبێ پێلەسە جەرگی خۆی دابنێ و دەوروبەری چادرەکانی مەعاویە چۆڵ بکە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی جارێکی تر مەعاویە و زەید لە کۆتاییدا هێڕشی پێچەوانە بۆ سەر شیعیەکان بکەن و کۆمەڵکوژی کەربەلای لێ دەکەوێتەوە. ئەوە دەرسێکی زۆر گەورەیە لە بۆ شیعەکان و ئێمە لە سەرەتای شەڕەکەش گوتمان ئەو شەڕە شەڕێکی مەزهەبیە، شەڕێکی ئاینیە، هەموو کەسی تێدا بێ من و تۆی تێدا نین. نە ئاینەکەمان ئەڤرەنجالیستە، ئەو ئاینەی کە ئەمڕۆ نەتەنیاهۆ و ترامپ و وەزیرەکانی نەتەنیاهۆ وەکو سمۆتریچ و ئەوانەی لە پشتن، و نە ئەو ئاینە شیعیە سەفەویە
کە هیچ شتێکی تەنانەت لە ئاینەکەی ئیمام عەلیشەوە ناچێت، تەنانەت لە دوای ئیمامی عەلی لە شەڕی سەیفنیش ناچێت. تەواو شتێکی تەواو سیاسیترە و ئەلیترە. بەڵام لە ڕوانگەی شیعەی سەفەویە، شیعەی ئێرانیەوە با بڵێین بە ئاسانتری بکەینەوە، ئەگەر تەماشای بکەین چۆن ئیمامی عەلی ئەو کاتە غەڵەتی کرد، دەوروبەری خێمە و چادرەکانی معاویەی چۆڵ کرد، ئێستاکەش هەمان غەڵەت نابێ بکەن بۆ ئەوەی دەوروبەری هورموز چۆڵ بکەن. هەمان معنای هەیە. ئەمە ئێستاکە لە ناو پیاوە سیاسی و ئاینیەکان و نوخبەویەکانی ئێراندا ئەم قسەیە یەکلایی کراوەتەوە. ئەمە زۆر گرنگە. ئەگەر ئەمە بکە ئێرانیەکان ئەمە بکەن بە معنای ئەوانەوە دیسا دەگەێت، نەک بە معنای من. لە من بپرسی هورموز مڵکی هیچ کەس نییە، مڵکی هەموو جیهانە و ئەبێ وزەی تێبڕوا و هیچ باج و سەرانە و ئاستەنگێکیش نەبێ و هیچ کەس شوک و کارت بەکاری نێنێ. من باسی خۆم ناکەم، من لە ڕوانگەی هێزەوە، لە ڕوانگەی ئەو هێزانەوە باز دەکەم و لە ڕوانگەی ئەو هێزانەی کە شەڕ دەکەن باسییان دەکەم، لە ڕوانگەی ئەو هێزانە باز دەکەم کە شەڕەکەیان شەڕێکی ئاینیە. تێناگەم لەوەی کە کوردێک هەتا دوێنێ چاوی لەوە بوو ئەو ڕژێمە بڕوخێ و ئەویش بچێتە سەر سفرەیەکی حازری و دەرگای بەهەشتی لە بۆ بکرێتەوە. ئەو دەرگایە بەهەشتش دەبێت چ بەهەشتێک بێ، دەبێت چ قوزۆر قورتێک بێ، نازانم. چونکە ئێمە هیچ بەهەشتێکمان نەبینی دوای شەڕەکانی ئەمریکان لە هیچ شوێنێکی ئەم دنیایدا. هەر شوێنێک ئەمریکا فەتحی کرد قوزۆر قورتی لێ دروست کرد. گەورەترین قوزۆر قورتیش ئێستا کە لیبیایە کە هیچ کەس فەقیر نەبوو، نەوەک بێنان نەبوو، هیچ کەس فەقیر نەبوو. هەر کەسێک 24 سەعات کارە بە، هەر کەسێک خانووی خۆی هەبوو لە لیبیا، هەر کەسێک ژیانێکی ئەو پەڕی خۆشی هەبوو کە لە ئەوڕۆپاشدا خەڵک نەیبوو، هەر کەسێک ماشێنی هەبوو، نەخۆشخانە بەلاش، پەروەردە و خوێندنگا هەتا زانکۆ بەلاش، سەفەر و سیاحەت بەلاش، هاتوچۆ بەلاش، خواردن بەلاش. ئێستاکە وەزعی لیبیا مرۆڤ ببێنی تف لە مێژووی ئەمریکا و هەموو ئەوڕۆپاش دەکات، چونکە بەتەنیا ئەوە ئەمریکا و ئیسرائیل نەبوون لیبیان خراکرد، بەڵکو ئەوڕۆپاش بوو لە سەروی هەموویانەوە سارکۆزی. هەرچەندە سارکۆزی یەکێکە لە زایۆنیستە هەر گەورەکانی ئەوڕۆپا، ئێستاکەش بە خۆشحاڵیەوە لە زینداندایە. بەڵام ئەتۆ مەبەستم ئەوەیە چاودێری کورد، ئەتۆ لە کاتێکدا ئەمانە هەمووی نابینی، شەڕەکە شەڕێکی ئاینیە، ئەتۆ خۆتی تێدا نابینیەوە، بۆ خۆتی دەخێ ناودا، نازانم کە خۆت خستە ناودا دەبێت لە چوارچێوەی تێکستە ئاینیەکان تەماشاکەیت. تێکستە ئاینیەکان یەک لەوانە وەکووتم دەبێ ئەتۆ شەڕی سەفن بخوێنیەوە و شیعەکان بۆ چوونی شیعە ئاینیە سیاسیەکان لەسەر شەڕی سەفن چییە، بۆ چوونی ئەوان لەسەر غەڵەتەکەی ئیمامی عەلی چییە، دەبێت لەوە تێبگەی، ئینجا لەو شەڕە تێگەی. نەخێر ڕێجار شەڕێ ئەمریکا بۆی کوردان چ باش بوو لە عێراقی، چ باش بوو؟ چەند کورد ڕێجار، چەند کورد پشتی شەڕێ ئەمریکا لە عێراقێ حتا نەها دەربەدەر بوون هاتنە ئەوڕوپای، بەرێ چەند بوون؟ نەها چەندن؟ چ کورد لە دەما بەریا شەڕێ ئەمریکا لە دژی عێراقی گەندەڵی دکردن، دزی دکردن؟
نەها چەند حەزار سیاسیە کورد دزیە دکەن گەندەڵیە دکەن چەند ژنێن کورد ji aliyê mêrêwan dihatin kuştin li dema Seddam da neha çend hezar jin tên kuştin li kerema xwe here telefonekî ji bo rêxistinên jinan bike ê ku neha li Iraqê û li Başûrê hene telefonekî ji bo Amnesty International bike ji bo Human Rights Watch bike bêje piştî sala 1991 çend jin بە دەستێ مێرێوان ئانجی برایەوان ئانجی مامێوان هاتنە کوشتن کەس نابێژی سەددام ڕژێمێکی دیکتاتۆر و خوێنخوار و قەشمەر و بێعەقڵ نەبوو ji خۆ لە سیا بێعەقلیە سەددام لێ کورد هاتن کورد گروپێکی حیزبی کو لە ئیرانê سێڤ دفرۆتن هەنێکجی قاچاق دکردن هاتنە سەردەسەڵاتداریە ئیرۆ ئەو خەڵک برچی دکەن چ باش بووش بووی کوردان مەفام نەکرد چ باش بوو یعنی تو باشیە شکو دبینی ئاستێ خوێندەڤانیە کوردان باشتر بوو ئاستێ جوواکی باشتر بوو موزیکا کوردی باشتر بوو نەخێر یەک ژوانەژی باشتر نەبوو ئەس کوردی عراقیمە و ئەس خۆفەنا شێرم هەر کەس من ناستەکە ناسنامەیە منژی دیارە و ئەس دچم کوردستانێژی بێ منەت گۆتنێ نەها لەڤر دەبێژم لە وەرژی دەبێژم بەریە دوو ساڵاژی لە کوردستانێ بوو لە هەولێرێژی بوو لە سلێمانیەژی بوو چی باشیان چی باشترە هون باشیە چوار فام دکەن ئەلیتەکی کورد دووسێ ئەلیتێن کوردی دووسێ ماڵباتێن کوردی کوبەرێ سێڤ دفرۆتن لە ئیرانی کەتبوون لە پەنابەریە نەهابوونە تریلیۆنێر تەنێ فەرق ئەوە ینی فەرقێکی دنێ چ هەیە بە قاسێک و ڕژێمە سەددام ڕژێمێکی دیکتاتۆر بوو ڕژێمێکی خوێنخوار بوو ڕژێمێک ئەنفال کرد ڕژێمە کیمیا باران کرد بێگومان ئەنفال و کیمیا بارانژی هەنێک سوجێ ڤان کەسانە تێدا بوو کو نەها هاتنە سەر دەسەڵاتداری پرۆبلەما کوردایی نافخۆیی نینە ئەمریکا لە کوو ڕێکێ ڤەکێ دەولەتێکی ژهۆلێ ڕابکێ لەوێر ئەمریکا ڕێکێ لە گۆڕتنên دیالکتیکی دیگرێ گاڤاک و ڕێک لە گۆڕتنên دیالکتیکی گرت چ دکە دکێ ئەلیتێکی قەشمەر تینە سەردەسەڵاتداریە لە ئیرانێژی وسا دکە لە سووریا چەوا وسا کرد لە سووریا ڕژێما بەعس یا ئەسەد ڕووخان کینە سەردەسەڵاتداریە کینە مەزلوم عەبدیینە نا مەزلوم عەبدی هیچ کرد مەزلوم عەبدی پوچ کرد گۆکارێتە نەما ئیشێمە بەتە نەما چارەیەکیش خۆرا ببینە تە ji بۆی پەرەیان شەڕکردی لە هەمبەری داعشێ ما ji بۆی مە تە شەڕکردە شو ئەحمەد شەرعانی هون فام بکەن vêyekî ئەو پڕ گرنگە ها ئەس بەحسا منطق و ویجدان و عەقڵ دکەم ئەمریکا نەها لە ئیرانێ مداخەلە کرد ji بۆی ku گۆڕتنê navxۆیی çê nebe لەسەر بنگەهەکە دینامیکیە navxۆیی گۆڕتن çê nebe ji bo ku şer rêkê pêşiyawî digire beriya Seddam jî ji bo wê şerê Îranê kir sala heştê ji bo ku rêkê pêşiyawî bigire lê me fam nedikir wê demê û gava ku şer hebû tu çi dibî ehmeq dibî mirov nasyonalîst dibin ehmeq dibin hov dibin dîn dibin har dibin û diçin xwe bi yekîdinê girê didin Kurd wê demê çûn xwe bi Îranê girê dan encam çi jê derket enfal jê derket li enfalê de kî hatin kuştin feqîr û fuqera hatin kuştin kî ne hatin kuştin malbata kesên ku neha li ser desthilatdariyê ne ê ku diziyê dikin diziyê dikin nakin tedîtiye malbatek ku qaşo dibêjin em malbatekên beriya 20 salî digotin em 1000 mêr de nav me de ye her mêrek sê çar kompanyayê wî hebin ji min re çi dimîne
وێ دەمێ مداخلەیە ئەمریکا ji بۆی عراقی ji بۆی کوردێکی وەک من فایدەیە خۆ چییە؟ ji بۆی حەزاران کورد و هاتنە فابریقەیەن بریتانیا و ئەڵمانیایە کار دکەن جاهیل مانە و لە وڵاتی خۆ غەریب بوونە فایدەیە خۆ چییە؟ فایدەیە خۆ قەت نینە. کاک سامان کۆچەر بەحسافەیەکی ناکەم و دەمە سەددام ڕێکخراوێ ژنان هەبوو. ئەس دەبێژم نەها ڕێکخراوێ ژنان یا پەدەکێ و یەنەکێ ژوان بپرسە چەند ژن بەدەستێ زەڵامی خۆ هاتنە کوشتن و ژوان بپرسە دەمە سەددامدا چەند ژن بەدەستێ زەڵامی خۆ هاتنە کوشتن ئەزوی دپرس ئەو پڕ گرنگە. باشە بە سۆرانی داخفم کە کێ ڕێجار باشە سەر و سەر چاوان بەخێربێن من کۆتاییم پێهێنا بە بابەتەکان لەگەڵ کاک ڕێجار کەوتمە گفتوگۆ بە پێویستم زانی هاوڕێنی کروانجی زمانیش تۆزە کتێ بگەن کاکە زۆر زۆر ئاسایە ئەوانیش مافی خۆیانە ئیدی سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون و بزانم هیچ کەسێک پرسیارێکی لەسەر بابەتەکە نەکردووە. کاک سامان کۆچەر ناڵێم شەڕ تەواو بووە، شەڕ تەواو نەبووە، شەڕ تەواویش نابێ لە شەڕدا یاسایەک هەیە دەبێ یەکێکیان براوە بێ بەڵام مەرج نییە ئەو براوێ ئیلا لە شەڕدا براوە بێ. زۆر جار لە شەڕدا براوە لە شەڕدا براوە لە ئاشتیدا دۆڕاوە. بەریتانیا لە جەنجی جیهانی دووەم لە شەڕدا براوە بوو بەڵام وەکوتر تەماشامان کرد دۆڕاندی هەموو جیهانی لە دەستدا و کۆتایی بە سەردەمی ئیمپریالیزمی بەریتانی و فەڕەنسی هات. ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤ بگە. ئێستا کەش شەڕەکە کۆتایی ناڵێن کۆتایی پێهاتووە گفتوگۆ هەیە بەڵام ئێمە باس لەوە دەکەن ئامانجەکانی ئەمریکا چی بوون چیان پێکات هیچ. ئێستا کە چی لەسەر مێزە بە پێچەوانەی ئامانجەکانی ئەمریکا ئەو شتانە لەسەر مێزن گفتوگۆی لەسەر دەکرێت. یۆرانیۆم بەردەوام دەکەین سفڕی ناکەین کلیلی لێ نادەین موشەکەکان هی خۆمانن گەروی هورموزی خۆمانە ڕژێن چەندیش یۆخ نییە باسی ئەوە دەکەین لە ئایندەدا ڕەنگ بێ شەڕ دروست بێتەوە و ئەو ڕژێمە پێش شەڕەکە مەشروعەتی نەبوو ئێستا کە مەشروعەتیان لە بۆ دروست کردوتەوە. من باسی ئەوانە دەکەم مرۆڤ لەمە تێبگە زۆر زۆر گرنگە. ئەتۆ وەرە سەردەمی ژینە ئەمینی و ئێستا بەراورد بکە. ئەو کاتە نەفرەتی هەموو خەڵک هەموو ئێرانیەکان لەو ڕژێمە بوو بە فارس و بە عەجەم و بە عەرەب و بە بەڵوچ و بە کورد و وانە بە شیعە و بە سوننەوە. ئێستا کە نەفرەتی هەموو دنیا لە نەتەنیاهو و ترامپ. ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤ لەو چوارچێوەیەدا تەماشا بکە. کاک ئامە سەبا بۆ دەنگم نەما ئەوە بۆ دەنگم نییە کاک ئامەدووە بزانام دەنگەکە دەبێت لای تۆ نەمابێ بەڵام هاوڕێیان بەگشتی سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون و بزانم پرسیارێکتان نییە لەسەر بابەتەکە. کاک سامان کۆچەر پرسیارەکەت ڕوون نییە کورد بۆ ئەگەری شکستی پیلانی ئەمریکا پیلانی ئەمریکا بەڕای من شکستیە هیچ سەرکەوتنێک لە پیلانی ئەمریکادا نابینم و دۆناڵد ترامپی شکستیە و لە هەڵبژاردننی ئایندەشدا من پێم وایە کۆماریەکان لە سای ترامپ بە تەواوەتی دەدۆڕێنن و ئێستاکە یەک لە مەرجەکانی ئەو گفتوگویانە تەماشا بکە زۆر زۆر گرنگە. ئێرانیەکان داوای divêns دەکەن داوای کۆشنەر و ویتکۆف ناکەن قبول ناکەن ویتکۆف و کۆشنەر لەسەر مێز بن. ئەتۆ بزانە ئەمە زۆر زۆر گرنگە. عراقچی لە شوێنی خۆیەتی ئەمریکیەکان ناتوانن بڵێن عراقچی لا بدەن کەسێکیکە بێنن ئێمە کەیفمان بە دەموچاوی نایە بەڵام ئەمریکیەکان دەڵێ ئێمە کەیفمان بە ویتکۆف و بە کوشنەر نایە ئەوانە جاشی ئیسرائیلن ئێمە
جێی دیڤێنسمان دەوێ ئەمریکاش قبولی کردووە لە بۆ کورد هیچ یعنی کورد شتێکی زۆر زۆر بچووکە لە چاو ئەو هاوکێشە گەورە جیهانیە استراتیژیە ئابوووریەیە کورد دەبێ بە هەموو شێوەیە کاک سامان کوچەر یەک چاوی لەوەی عراق نەبێ ئەوەی عراق جارێک ڕوویدا و دووبارە بوونەوەی نابێ کوردەکانی سووریا چاویان لەمە کرد زارێکی زۆر زۆر گەورەیان کرد چەندین زەرەریان کردن بابەتەکانیان تاخیر کرد وایان لێ کرد کە خەریک بوو قامیش لەو دێرێکیشیان لەدەست بچێ تێگەی و ئێستاکەش دەبێت مەمنونیش بن کەسێک بکەنە جێگیری وەزیری ئەحمەد شەڕە کە پێشتر دیانگۆ داعشە تێگەی ئێستاکە بە قائد شەرع بانجی دەکەن دەبێ مەمنون بن ڕسمێکی لەگەڵگەیانە ئەمە شتێکی زۆر زۆر کارەساتێکی زۆر زۆر گەورەیە لە بۆ من زۆر زۆر ناخۆشە لە بۆ من بەڵام ئەوە حەقیقەتە لە بۆ هەندێک ئەوەی لە عراق دروست بوو سەردەمێک بوو شتێکی تایبەت بوو و ئەم شتەکە دروست بوو ئێستاکە لی پەشێمانە جارێک کە دروستیش نابێتەوە و هەم ئەوەی عراق کە ئەمریکا پشگیری لە کوردەکان کرد هەم ئەوەی بەهاری عەرەبی کە ئەمریکا پشگیری لە هێزەکانی سووریای دیموکراتیک و هەندێک هێزی دیکە وەکو ئیخوان موسلیمین کرد و دژی دەوڵەتەکان وەک ئێستاکە لە لیتراتوری جیهان وەک مەسەلەی پشگیریکردنی ئەمریکا لە تیرۆر لێک دەدرێتەوە دەزانم ئەتە پێت ناخۆشە ئەمنیش پێم ناخۆشە وام کوردی عراق یەکێتی پارتی بە تیرۆریست نازانم هێزەکانی سووریاش بە تیرۆریست نازانم مەبەستم ئەوە نییە بەڵام وەک تیرۆر لێک دەدرێتەوە کاتێت و چەک بە تایفەیەک بدەیت لە دژی دەوڵات ئەمە جارێککە دووبارە بوونەوەی زۆر زۆر زەحمەتە یەک لەو هۆکارانەی کە ترامپ پەشیمان بووە و کوردەکان بەکاربێنی ئەوە بوو ڕاستە ڕەنگ بێ مەسەلەی دیکەش هەبن وەکو مەسەلەی تورکیا هەبێ بەڵام یەک لەوانش ئەوە بوو دنیا خراپ دەبێ ئەتۆ گروپێکی ئەتنیکی کە لە سەدا هەشتی ئێران پێک دێنی بێی کلاشینکۆفی پێ بدەی و بەری بدێنە ناوخۆی ئێران جا شیعەت بۆ دەکوژێ بەڵوجت بۆ دەکوژێ فارست بۆ دەکوژێ جاشت بۆ دەکوژێ باشت بۆ دەکوژێ قات ئەوەی نییە وەکو شەڕی ناوخۆی کوردستانی عراق تێگەی وەکو ئەوەی کوردستانی عراق جاری یەکەمین کەس کە گەندەڵیان کرد بنە ماڵە شەهید بوو ژنە شەهید بوو من بەخۆم بینیومە من بەخۆم تەماشامان کردووە یەکەمین کەس کە پارتیوێچێتی گەندەڵیان کردن من و تۆ نەبووین ژنە شەهید بوو بنە ماڵەی شەهید بوو شەهید گەندەڵ کرا و ئەمە جارێک کە دووبارە نابێتەوە لە بۆ هەندێک دەبێت کوردەکان استراتیژی خۆیان بگۆڕن ڕێگای دیکە بدۆزنەوە لە سیاسەت ئەتۆ چل ساڵ پێش ئێستا پێت وا بۆ دنیا شتێکت کردووە چێ چیای خۆت لە خوب بکەوە ڕێگا لە بۆ کەسێکیکە بکەوە کە ئەوەی نەکردووە و ئەمڕۆکە ئەتوانێت لە چوارچێوەی ئێراندا کارێکی باشتر بکە ئەو بوو چۆنی منە لێن تێگەی هیوادارم لێن تێبگەی کاکە بابەتی ئەم چەکانەی ترامپ ئێمە نازانین چییە نازانین بەڕاستی چییە بەڵام ئەمە ئەمریکایە ئەمە ترامپە ئیتر دوێنێ تەمەشەکە ینی ترامپ وایە خۆی ترامپ هەر کەسێک کە شێت دەبێت پیلانەکانی ناگەنە ئەنجام و ئەوەی دەیەوێت خەڵک بە گوێی ناکە جوێنی پێدا جوێنی بە ماکرۆندا گوتی ژنەکەت چەنەی شکاندووی وانە ترامپ لەوەتەی هاتۆ سەردەسڵات جوێن بە بایدن دەدا جوێن بە ئۆباما دەدا ئەمڕۆکە جوێنی بە تۆدا ئەڵێ تۆ دزی چونکە هیچ لێشی نابێ نەتوانانی هێرشێک بکەیت سەرپایگایەک پێشمەرگەی کوردی ئێرانی فەقیری هێرشی سەرپایگای چی بکەیانی بە 5,000 کەس پارتیوێکێتی چۆن ڕێگای پێدا خۆ پارتیوێکێتیەکەش لە ڕنگ بێت لە منتەڵەقی عاقلانەی نەبێ لە بە بەرژەوەندی خۆیان لیان تێک دەچێ والله حەشدی شعبی دەگاتە سەخۆ پارتی و یەکێتی ئەو نیعمەتە چۆن لە خۆیان تێک دەدەن لە بۆ کوردی ئێران ناکەشتیوە خۆ یەکێتی نەتەوەی شتیوە بە قسە خۆشە بە عەمەل نا لەم تێگەی دە باشە باشە کاک ڕێجار واضع الكرد في ڕۆژئاوا شەی جدە بە باوەڕی منیش ئێستا کە شتێکی باشە لەمە زیاتر کوردی ڕۆژئاوا چی پێ دەکرێت من باسیەوە دەکەم کوردی ڕۆژئاوا دەیگوت مۆدێلی ئێمە مۆدێلی ڕۆژئاوا مۆدێلی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەبووە مۆدیلی قامیشلۆش
کوردی ڕۆژئاوا ئەحمە شەرعی وەک جەش و وەک داعش دەبینی ئێستا کە چۆتە بژێر سێبەری ئەحمە شەرع کوردی ڕۆژئاوا باسی لە مۆدێلێکی چاک دەکرد کە هەموو ئەوروپا گوای حەسوودی پێدا بەڵام دوایی عەلادین ئەمین لە دەستی دەرکەوت فەرقی نەبوو لەگەڵ کوشتنی سەردەش عوسمان و کاوە ئەمین لە کوردستانی عێراقدا لە بۆ هەندێک کوردی ڕۆژئاوا ئێستاکە باشترین خراپەی هەیە باشترین خراپە لە چاو خراپەکان باشترین خراپەی هەڵبژاردووە لێن تێگەی کاک ڕێجار بەڵێ سوپاس ئەو ژنەی کە لە بۆ سنتەرەکەی نازانم چ ژنێکە باسی دەکەی بەڵام ژنی وا درۆزنمان زۆرە لە بەرەوەی کوردستانی عێراق تێکەڵ و پێکەڵە هیچ کوردستانی عێراق بە خۆی وایە دنیاش وایە بەڵام لە کوردستانی عێراقدا زیاتر وایە لە کوردستانی عێراق کاک ڕێدار نە لە تەلەڤیزیۆنەکەت نە لە حیزبەکەت نە لە دامەزراوەیەکەت و نە لە زانکۆکەت بە تایبەتی و نە لە خۆشخانەکەت نابێ کەسی باش هەبێ دەبێت کەسی خراپ هەبن دەبێت دکتۆرێک هەبێت کە نەخۆش دەکوژێ دەبێت مامۆستایەک هەبێت کە تەڵابە فێری جەهالەت دەکا ئەدێمە لە سەرەتای بەرنامە باسی مامۆستایەکم لە بۆ نەکردی کە لوشکە لێدا گوایە باشتری مامۆستای فیزیایە ئەڵێ ئێران کوا شارستانێتی هەیە با لە نایی بن شارستانی تێکە شارستانی شیعەیە کوا شیعە شارستانێتی هەیە ئەحمەقە چونکە ترام بەخۆی دەڵێ شارستانیەتی ئێران مێژوەکەی 5,000 ساڵ 6,000 ساڵە بڕۆ لە گوگل تەماشا بکە مێژووی شیعە بە هەمووی 600 ساڵە بەڵام ئەحمەقە لە کوردستانی عێراقدا وایە ئەو مامۆستای ئەتۆش باسی دەکەی ئەو ژنە مامۆستایە دەوپانە هەمان شتێکی غەریب نییە و ئەمانە ئەمڕۆکە لە سایە یەکێتی و پارتی و حکوومەتەکە ئەمانە جێگیان دەبێتەوە جێگای خەڵکی باش نابێتەوە خەڵکی باش دەبێت لە قوشبنێکدا بنیشێتر قسەنەکە خۆی بێدەنگ بکە بەگشتی وایەتر کاک سامان مەزلوم قبول نەکرد شە دژی داعش بکە بۆیە وای بەسەرهات ئەمە ئەسڵ و ئەساسینە ئەمە درۆیەکی زۆر گەورەیە ئەمە قسەی تۆماس بارراکە و سەدی سەد درۆیە لە هیچ گفتوگویەکدا داوا نەکراوە مەزلوم عەبدی و ینی هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕی حەشدی شەعبی بکەن گوتویانە هەڵومەرجێک دێ یەکێتی خۆتان بپارێزن هەڵومەرجێکی تایبەت دێ یەکێتی خۆ بەڵام ئەوە مانایەوە نییە شەڕی حەشدی شەعبی بکەیت چونکە ئەگەر مەزلوم عەبدی شەڕی حەشدی شەعبی نەکرد باشە بۆ ئەحمە شەرع نایکە وان نییە نانا ئەسڵ و ئەساسی کاتی ئەوەش نییە و ئەمریکاش نایەوێت شەڕی حەشدی و شەعبی بەو شێوەیە بکە ئەوەی ئێستا کە شەڕی حەشدی شەعبی دەکە زیاتر ئیسرائیلیەکانن ئەوەی زیاتر لێدا ئیسرائیلیەکانن و لە کوێش لێدا لە کەرکوک و لە دیالە و لە دەوروبەری مووسڵ لێدا و لە کەرکوک و دیالە و مووسڵ چێ هەیە داعش هەیە کاتێک حەشدی شەعبی نەمێنێ سوپای عەراب خۆی فشۆڵەیە ئەو کاتە حەشدی شەعبی بەهێز داعش بەهێز دەبێتەوە نائارامی لە عێراق دروست دەبێت ئیسرائیل چی دەوێت ئیسرائیل دەوڵەتێکی نائارامی دەوێت هیچ کە ناوێت ئەجا ئەو نائارامیە چێ لە هەمویان باشتر ئەتوانی بیکە ئیسلامی سیاسی ئەحمە شەرعی و یانش ئیسلامی سیاسی داعشی ئەتوانی بیکە لە مەسەلەکە بە تەنیا ئەوەیە ئەگەرنا دەوڵەتی قوڵی ئەمریکا پێم وانییە بیهەوێ حەشدی شەعبی لەناو ببە لەناو حەشدی شەعبی هەندێک جیهات هەنا دەیان هەوێ سەرۆکانیان بکوژن لەمە زیاتر نییە حیزبەکانی ڕۆژهەڵات چی دەکەن چی ناکەن ئەمە زۆر گرنگ نییە بۆ من کاک دیار عومەر حیزبەکانی ڕۆژهەڵە یعنی زەنی چیە کاک دیار عومەر من بەخۆم لە منداڵی کە تەمەنم هێشتا نەبوو 18 ساڵ چوومە باکووری کوردستان لە بۆ سەربەخۆیی ئەمە لە بۆ چووم لە بۆ سەربەخۆیی لەکوێ لە باکوور چم کرد شەڕم کرد بەڵام ئەمڕۆکە پێک نەهات و من چەکم لە دەستدایە باشە ئەمە ئەتوانم ئەوە پێک نهات سەربەخۆییکە پێک نهات باشە ئەڵێم سەربەخۆیم ناوێ با بڵێن ئۆتۆنۆیم دەوێت لا مەرکەزیم دەوێت تورکیا دەڵێ ناتدەمێ ئەتو تیرۆریستی تو پیسی و هەموو دنیاش لە پشتە
ئەندامی ناتۆشە ئەمن هیچی دیکەم پێ نییە بیکەم بە کلاشیکۆڤەکە هیچم بۆ ناکرێ چ دەبێ بکەم دەبێ من قوربانی بدەم دەبێ من تەماشای خەڵک نەکەم خەڵک بێ بە دوای من بکەیتە جاشی من نا دەبێ من قوربانی بدەم شتێک بووە لەو سەردەمەدا هەڵومەرجێکی وا بووە ئەم نیش هەڵومەرجەکەم باش تەحلیل نەکردو چەکم هەڵگرتووە لە چوارچێوەی شەڕی ڕزگاری نەتەوەی لە چوارچێوەی ئەو پارادیگمەدا من کارم کردووە بەڵام ئەو پارادیگمە لە ساڵی 1970کاندا کۆتایی پێهاتووە سەرکەوتو نابێ لەمە دووە یەکێتی سۆڤێت نەماوە کوبا نەماوە ڤێتنامی جاران نەماوە وانە ئەمانە هەمویان نەماون ئەمن دەبێت قوربانی بدەم خۆم هەڵکەم مادەم ئەو دۆڵەتامە قبول ناکە بە کوردێکی دیکە بیکە لێن تێگەی بەڵام ئەوە من بڕیاری لەسەر نادەم ئەو کاری من نییە ئەمە کاری مرۆڤی سیاسیە مرۆڤی سیاسی بۆ سیاسیە بۆ ئەوەی گوێ لە خەڵکی دیکە بگرێ ڕیسکەکان چین کە مهورتەکەی ئەو چیە بەڵام بەخۆی ڕێگایەکی باشتر هەڵبژێرێ برایەتی گەلان کاک ڕێژوان حەسەن هەرچی لێ هاتە بێ هەرچی لێ نەهاتە بێ ئەوە بۆ دەیبەستیەوە بۆ ئەوەی بۆچوونی ئەبستەینی کوردی جرتکە و فرتکە و جووتکەی ئەبستەینی کوردی بپارێزی یان لە بیرخۆتی ببەیەوە یان هەناسە ساردیەک حەتحەتێکی پێکەنین بکەیت ئەوە چ پەیوەندی هەیە بۆ چوونی برایەتی گەلان نە لە هیچ شوێنە کاری پێکرا لەکوێ کاری پێکرا آخر نە لە هیچ شوێنە کاری پێکراوە نوەنە مەتریالێکە لە بۆ سیاسەتیش دەبێ ئێمەش ڕەخنەمان گرتووە و ئەو بابەتانی کە ڕویانداوە هیچ پەیوەندێکی بە برایەتی گەلان شتیوان نییە کابرایەتی گەلان هەبووە چێ کاری پێکردووە قسە قۆڕامە ئەمە بەتەنیا بابەتێکە بۆ ئەوەی ئەمن ئەپستاینیم ئەتۆ ڕەخنەم دەکەی هێڕشم بۆ دێنی منیش هێڕشێکی پێچەوانت لە بۆ دەینم بێدەنگت دەکەم ئەخر ئەوە نابێ مرۆڤ برۆڤ بتوانێت هەندێک بە ئارگومنت لەگەڵ یەکتری قسە بکە گفتوگۆ بکە باشتر دەبێ یانی من بەو زمانە زبرە نامەوێت قسە بکەم بەڵام مرۆڤ هەندێک دەبێ بە ئارگومنت لەگەڵ یەکتری قسە بکە باشتر دەبێ لە بەغدا حەشدی شەعبی بەڵێ لێی دەدرێ لە سەرەکانی دەدرێ کاکە لە سەرەکانی دەدرێ من چەندین پەیوەندیم لەو بارەیەوە ساز کردووە لە بەغدا لەکوێ ئەدرێ لە بەغدا لەو گروپانە ئەدرێ بە تایبەتیش حیزبوڵڵا کە دەوروبەری ناوچەی سەوز دەکەنە ئامانج یەک دوو لە بەغدا و ناوچەی حیلە و ئەمانە بەشێک لە سەرکردەکانی حیزبوڵڵا و ئەو بەشە حەشدی شەعبیەی کە بە ئاشکرا یارمەتی ئێران دەدا و یانیش خۆی لە بەرەی ئێراندا دەبیتەوە لێی دەدرێ بەڵام پێش شەڕەکە حەشدی شەعبی لە 1995 لایەنگری شەڕ نەبوو و لایەنگری ئەوە نەبوو ئەگەر شەڕش بچێتە بەرەی ئێران دوای ئەوەی کە بینیان ڕژێمی ئێران ناڕوخێ حەشدی شەعبی ئێستا بیر لەوە دەکاتەوە باشەڵێ سبەینێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا گرانی و قورسایی خۆی جارانی نامینێ هیچ دەوڵەتێک ئامادە نییە تر لەمە گوێ لە ئەمریکا و ترامپە شتێک بگری من دەبێ حسابی خۆم بکەم حەشدی شەعبی لە چوارچێوەیدا وەکو هێزێکی تایفی وەکو هێزێکە ئاوی لە قوم خواردۆتەوە سێوەکانی قومی خواردونە بڕیاری خۆیدا و کەوتۆتە ناو شەڕ بەڵام شەڕە گەورەکە لێدانە گەورەکە زیاتر لە دەوروبەری مووسڵ و کەرکووکە ئەمە ڕاستێکە مرۆڤ بە گرنگی بزانێ باشتر دەبێ نەخێر کاک دیار عومەر شتی وان نییە ینی دوو سپەینە ڕژێم گۆڕا کوردەکان ئەتوانە شتێک بکەن بەڵام جارێ ڕژێم نەگۆڕاوە و هیچ نیشانەیەکش لە بۆ گۆڕینی ڕژێم لە ئارادا نییە کورد نابێ خۆی بکاتە وەسیلەیەک لە بۆ جینۆسایت ئەمە گرنگە و ئێمە دەبێ یەک استراتیژیمان هەبێ گرنگ استراتیژیە گرنگەکە کورد و مرد نییە حیزبە کوردیەکانیش نین
کە ئەوانش بستنە سەر سوفرێ حازر و ئەوان شۆکو یەکێتی و پارتی ببنە خاوەن کۆمپانیا نا استراتیژی ئەساسی گەلی کورد لەو دەقە بەدواوە بە تایبەتی لە دوای کارەساتەکانی عەفرین و سەرەکانی بەدواوە لە دوای شەڕی خەندەق بەدوا یەک استراتیژی ئەساسیمان هەیە ئەو لەوێتە سەرەتا ئەو کورد لە جێگای خۆی بمێنێتەوە کورد نەبێتە وەسیلەی کەس لە بۆ زینۆساید خەلاس و بڕایەوە ئەتۆ ئێستاکە بچێ ئێران ئەبیە وەسیلەیەک لە بۆ جینۆساید ئەتۆ ئێستاکە بچێ ئێران ئەبیە وەسیلەیەک لە بۆی کوردەکان بە هەزاران کورد نیشتیمانی خۆیان چۆڵ بکەن بڕۆ کە ڕۆیش ناگەڕێتەوە ئەتۆ جوگرافیای کوردستان بچوک دەکەیەوە لە چوارچێوەیەکی منتەقێکی عەقلانەی ناسیۆنالیستی تەماشای بکەی ئەوەیە هەرچەندە من ناسیۆنالیست نیم بەڵێ بەڵێ کاک میران من ئێستا ڕەخنەیەکم لەسەر ئەوە نییە لەسەر ئەوەی کوردی ڕۆژ ئاوا دەیکە ئەوەی کوردی ڕۆژ ئاوا ئەڵێم باشترین بژاردەیە ئەگەر خراپەش بێ باشترین خراپەیە ئەڵێم کوردی ڕۆژ ئاوا پێشتر چاوی لەوە مۆدلی ئەوان ببێتە سووریا مۆدلی ئەوان نەبوو مۆدلی سووریا پێشتر ڕەخنیان لە یەکێتی و پارتی دەگردیانگۆ یەکێتی و پارتی وهایە ئێستاکە بە تەنیا گەندەڵیەکەیان نییە بەڵام تەماشا دەکەین تەرمی عەلاءالدینمان بینی چۆن کوژراوە وانە و لیژنەکەشمان بینی لیژنەکەی مەزلوم عەبدی ئەویش چۆن بووە وانە و ئەوەش ئێستاکە دەبینین چۆن چاویان لەوەیە پۆستێکی جێگیری وەزیرێکیان بدەنێ مدیری عامێکیان بدەنێ بەڵام ئەمە لە بۆ من زۆر گرنگە ئەمە باشترین هەڵبژاردێ من باسی ئێستا ناکەم من ڕەخنەکانم لەسەر ڕابردووە کاک ڕێجار ئەو مژارە ڕەئیا من لەسەر فکرێن ئۆجەلان بەسەری خۆسێ هەفتەش بەرنامەیان دەخوازە ئەز نەکارم نەها نەشێن نەها لەسەر باخم ببورینێ لە بەرنامەیە پێشدام دکارێن باخفێن کاک چیە حیزبەکانی ڕۆژهەڵات بەڕاستی زۆر بێعەقلانە مامەڵە لەگەڵ وەزعەکەت دەکەن و جێگای زۆر عاقلانە بە عاقلانە بڵێ کاک چیە حیزبەکانی ڕۆژهەڵات بە عاقلانە مامەڵە دەکەن بەڵێ لە کرداردا وایە بەڵام لە بابەتی دیکەش هەنا هەروەکووتم ئەمریکا بەخۆش نەیویست ئەمانە بستنە پێش ترامپ شتێک دەکا باسی چەک دزین و شتیوە دەکا بەڵام چی هەیە بەڕاستی نازانین ئایا ئەمە کاردانەوەی سایکۆلۆژیای ترامپە یان شتێک هەیە ئێمە نازانین دوو کوردی ڕۆژهەڵات بە کەیفی خۆی نییە بچێتە ڕۆژ ئاوایان نا ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک فاکتۆر و ئاکتۆری دیکە هەیە یەک لەوانش حکوومەتی هەرێمی کوردستانە دوو تورکیایە یەکێک لەو حیزبانەی کە ئەگەر بستنەوە ڕۆژهەڵات پەژاکە و لە هەمووشیان زیاتر چەچی لە دەستدایە وانە چونکە پەژاک و پەکەکە لە ناو یەکتردانە هەر هیچ نەبێ خۆ 5,000 چەکداریان هەیە کام حیزبی دیکەی ڕۆژهەڵات 5,000 چەکداری هەیە نیەتی وانە و ئەمانە نزیکترن لە چاوان دیکە لە کۆێنین لە زەرگوێزنین بەڵکو لە ئاسۆسن لە قەندیلن لە زەڵێنەوانە و ئەمانە سەرۆکەکەیان عەبدوڵڵا ئۆجەلان ئەمڕۆکان لەگەڵ تورکیا لەناو پرۆسەیەکدایە جەچناوی لێ دەکەی لێ بکە گرنگ نییە لە بۆ هەندێک ئەوانش بە کەیفی خۆیان نییە کە بستنەوە دەبێ حیسابێک لە بۆ هەموو ئەو بابەتانە بکەن و حیسابی سەرەکی شۆکۆتن حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ڕژێمی ئێران ناگۆڕدرێ ناڕوخێ لە بۆ هەندێک ئەو کوردانش نابێ بچنەوە چونکە ئەو کوردانە بچنەوە ڕژێمی ئێران ماوە بەهێزتر بووە کە ڕژێمی ئێران ماوە بەهێزتر بووە یعنی حەشدی شعبی گەورە بووە بەهێزتر بووە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان دەرگا لە بەرامبەر کوردەکان بکاتەوە بڵێن ئێوەش بڕۆن کە بڕۆن مەریوان و بانە بگرن دووسێ پایگەیان بگرن ئەو کاتە حەشدی شعبی دێ زاخۆ دەکرێت تێگەی لێم لەو چوارچێوەیدا ئینسان تەماشای بابەتەکە بکە باشتر یانی هەموو شتێک بە عاقڵمەندی و ئەو شتانەش نەبەستینەوە باشە بەڵام بەگشتی کارێکی باشیان کرد منیش لەگەڵ ئەوان دامە سوپاس دەکەم کاک
میران تۆرس سوپاس دەکەم سوپاس بۆ ئێوە کاک دیار عمر ناتۆ لە 1970ەوە لە دوای پرۆستریکا لە دوای بڕیارەکەی گۆرباچۆف مەشروعەتی نەماوە هیچ پێویستیش نییە هیچ پێویستیش نییە ناتۆ بارگریان نییە هیچ پێویست ناکەم بەڵێ سوپاسدانەکەم هاوڕیان کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون با بەرنامەکە لەمە زیاتر درێژتر نەبێ زۆر زۆرن درێژ کردەوە بەڵام کە پرسیار هاتن ناچارم وەڵامیان بدەمەوە تکایە هاوڕێیان من دوسێ ڕۆژ بوو نەمتوانی بەرنامە ساز بکەم دوسێ ڕۆژی کەش دەتوانم ناتوانم ئەمەشیان ناسانم بەڕاستی هەندێک کاری ناوماڵەوەم زۆر لەسەر کۆبووتەوە کاری تایبەتم زۆر لەسەر کۆبووتەوە تکایە هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن و دۆست و هاوڕێیان ئاگدار بکەنەوە لە هەبوونی کەناڵێکی بەو شێوەیە داوای لێبوردنەکەم من لە گفتوگۆکاندا هەندێک جار هەندێک توندم ڕقم بەڵام مەبەستم لە توندبوون نییە من کەسێکی وانی بەڕاستی ئەو توندبوون و ڕقبوونە یان بەو شێوەیە کە قسە دەکەم لە دەرەوەی عاتیفە لە دەرەوەی هەست لەوانەیە هەندێک کەس بریندار بکە بەڵام پێم وایە خزمەت دەکا بۆ تێگەشتن خزمەت دەکا بۆ ئەوەی کە ئەوەی بەرامبەرم هەندێک عەقلی خۆی بجوولێنێ لێم تێگەن لەو چوارچێوێدا ئەگەر نامنیش ئەتوانم وەکو کەناڵەکانی دیکە بیکەم بە ساقە و بیکەمە دیوەخان و هەمومان باشی و هەموو نام کوردین و هەموو براینە و ئەتوش باشی و ئەمنیش باشم و ئەوها بەڵام لە گفتوگۆی فکریدا من بە باشی دەزانم ئەو توندبوونەی من بکەمە ئامرازێک لە بۆ ئەوەی هەمومان بتوانین ئارگومنتی گەورەتر و باشتر لە بۆ یەکتری بێنینەوە و خزمەت بە بیرکردنەوەی یەکتری بکەین وەک کەم و کورتەکانی خۆمانی تێدا ببینین هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ دەخوازم لە بیرمان مەکەن تکایە ئەوانەی کەناڵەکەیان سوبسکرایب نەکردووە سوبسکرایب بکەن هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ خوازم بە هیوای ئاشتی و ئارامی لە بۆ هەموو لایەک شەڕ ماڵوێرانیە شەڕ هەژاریە شەڕ بێدایک و باوەکردنی منداڵانە شەڕ لە ماڵەکەی خۆت لە دێهاتەکەی خۆت دوورت دەخاتەوە شەڕ برسیت دەکات تێنوت دەکا شەڕ جاهیلت دەکا و شەڕ لە هەموو شت مێشکت تێک ئەدا وەکو ئەوەی لەو ڕوو لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد وشەیەکی نەشیاوم بەکارهێنا جووتە لێدان بەڵام مەبەستم لە جووتە لێدانی سیاسیە تووشی جووتە لێدانت دەکات تووشی تند و تیژیت دەکا و ئەمانە وا دەکا بیرکردنەوەی ئاسایی مرۆڤەکان لە ئارادا نەمێنێن و لە هەمووشی گرنگتر ئەمانەی چاویان لێ لە ڕێگای شەڕدا ئەوان شتێکیان بەربکەوێ بەڕای من خەیاڵیان خاوە ئەوەی لە ڕێگای شەڕ بەدەستیێنێ لە ڕێگای ئاشتی زیاتر ئەتوانی بەدەستی بێنی و لە ڕێگای شەڕ هەندێک شت هەنە بەدەست هاتون وەکو کوردستانی عێراق لە سایی بێعەقلی سەدام لە شەڕی کوێتدا کوردستانی عێراق بەدەست هات بەڵام من مکڕم لەسەر بۆچوونی خۆم کوردستانی عێراق چ خزمەتێکی و چ خێرێکی بۆ من تێدایە خێری بۆ ئەلیتی کوردی بۆ ئەلیتێک تێدایە خێری بۆ چەند بنەماڵەیەک تێدا هەیە ناڵێم کوردستانی عێراق هیچ نییە هیچ نەکراوە و ناڵێم ڕژێمی پێش و باش بووە من مەبەستم ئەوە نییە بەڵام لەو شوێنانەی لە جیهاندا لەو شوێنانەی کە پێشکەوتنەکان دەستکەوتەکان لە ڕێگای شەڕنا بەڵام لە ڕێگایەکی دیکە بەدی هاتوون لەوێدا دەستکەوتی زۆر زۆر باشتر بەدەست هاتوونە و کۆمەلگاکان لەسەر قاچی خۆیان ماونەتەوە ئێستاکە لە گەورەترین شوێن کە ئێمە ستاتوێکمان هەیە ستاتوتێکمان هەیە کوردستانی عێراق لەوێدا من شتێک بە ناوی کۆمەلگا نابینمەوە من لە کوردستانی عێراقدا شتێک بە ناوی کۆمەلگا نابینم کۆمەلگای ئێمە لە سەردەمی حکومڕانی کوردی زۆر زۆر خراپتر لە چاو سەردەمی ڕژێم تێک چووە هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش هەر بژین سەرکەوتوو بن